جۆ بایدن سەرۆکی ئەمریکا وەکو یەکەمین سەرۆک لە مێژووی ئەمریکا کۆمەڵکوژی ئەرمەنەکانی بە جینۆساید ناساند. ئەوەش کاردانەوەی توندی بەرپرسانی تورکیای بە دوای خۆی داهێنا. ڕۆژی شەممە 24 نیسان 106 ساڵ بەسەر ئەو ڕووداوانەدا تێپەڕی کە لە ساڵی 1950 لەسەر دەستی دەوڵەتی عوسمانی بەرامبەر ئەرمەنەکان ڕوویدا کە تێیدا زیاتر لە 1.5 ملیۆن هاوڵاتی ئەرمەنی کۆمەڵکوژ کران و لەناوبران. پرۆسەی کۆمەڵکوژی ئەرمەنەکان لە ساڵی 1950 دەستی پێکرد و تا ساڵی 1923 بەردەوام بوو. لە پرۆسەکەدا ژن و منداڵ و پیر و پەککەوتەکان کۆمەڵکوژ کران و لەناوبران. پرسی بە جینۆساید ناساندنی ئەرمەنەکان لەلایەن ئەمریکاوە زیاتر بابەتێکی سیاسیە و چەندین جار پێشتر لۆبی بۆ کراوە، بەڵام سەرۆکەکانی پێشووی ئەمریکا بۆی فشارەکانی تورکیاوە ڕەتیان کردوتەوە دان بەو کۆمەڵکوژیەدا بنێن. بەڵام ئێستا پەیوەندەکانی نێوان تورکیا و ئەمریکا لەو پەڕی خراپیدان. ئەوەش بۆی دەستوەردانە بەردەوامەکانی تورکیا لە وڵاتەکانی ناوچەکەدا. هەرچەندە جۆ بایدن لەبارەی هۆکاری بڕیارەکەی دەڵێت بڕیارەکە بۆ ئەوە نییە پەنجەی تۆمەت درێژ بکەین، بەڵکو بۆ ئەوەیە کە جارێکی دیکە جینۆسایدی لەم شێوەیە ڕوونەداتەوە. تەوقیتی واژۆکەی سەرۆکی ئەمریکا لەسەر بڕیاری بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئەرمەنەکان کەوتە ئەو کاتەوە کە سوپای تورکیا ئۆپڕاسیۆنێکی فراوانی سەربازی بە پشتیوانی فڕۆکەی جەنگی پێشکەوت و تۆپخانە زەبەلاحەکان و بە پاسا و شەڕ لەگەڵ پەکەکە بۆ سەر ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان دەست پێ کردووە. لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانیشەوە دەسەڵاتەیەک لە دوایەکەکانی تورکیا پەندێکی ئەوتۆیان لە مێژوو وەرنەگرت و بەردەوام هەوڵی سڕینەوەی گەلانی دیکەیان داوە. چەندین جار کۆمەڵکوژی گەورە بەرامبەر کوردەکان ئەنجام داوە. ئەمە جگەلەوەی لە ڕووی فەرهەنگی و کولتوریەوە گەلانی غەیرە تورک تا چەند ساڵێک بەر لە ئێستا بە تەواو جینۆسایدی ڕۆشنبیری و کولتوری کرابوون. Amerika Birleşik Devletleri Başkanı Sayın Biden'a bu anlamda etkinliği لە دوای واشۆکردنی بڕیاری بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژیەکە تورکیا ڕاستەخۆ وەڵامی هەنگاوەکەی ئەمریکای دایە و ڕێگەیان سەبارەت بە مێژوویان وانە لە هیچ کەسێک وەرناگرن. وەزارەتی دەرەوەی تورکیا لە ڕاگەیەندراوێکی ئاماژەی بەوە کردووە کۆمەڵکوژی ئەرمەنەکان ڕەت دەکەنەوە. دەژڵێت ئەو هەنگاوی ئەمریکا برینێکی قوڵ لە پەیوەندی نێوانیان دروست دەکات و زیان بەو متمانە هاوبەشەش دەگەێنێت کە لە نێوانیاندا هەیە. هاوکات ڕۆجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا وتی ڕێگە نادەین لایەنی سێم قسە لەسەر کۆمەڵکوژی ئەرمەنەکان بکات. لە ئێستادا زیاتر لە 500,000 ئەرمەنی لە ئەمریکا دەژین کە ماوەی چەندین ساڵە کۆچیان کردو و لەوێ دەژین. جۆ بایدن لە ڕاگەیەندراوەکەیدا دەڵێت لە ماوەی چەندەیەدا کۆچبەری ئەرمەنی بە چەندین شێوە خۆیان گەیاندوتە وڵاتەکە، بەڵام ئەوان هەرگیز ئەو تراژیدیایە لە بیر ناکەن کە باو و باپیرانیان بینیان. هاوکات نیکۆل باشینیان سەرۆکوەزیرانی ئەرمینیا بە ناوی وڵاتەکەیەوە پێشوازی لە بڕیارەکەی ئەمریکا کرد بۆ دانان بە جینۆسایدی ئەرمەنەکان و ڕایگەیاند دانانی سەرۆکی ئەمریکا بە جینۆسایدی ئەرمەنەکان پەیامێکە بۆ کۆمەڵگەی مەدەنی کە مافەکانی مرۆڤ لە سەرووی هەموو شتێکەوەیە و دەبێت بەهاکانی مافی مرۆڤ بکرێتە بنەمای پەیوەندیە نێودەوڵەتیەکان.